ئەوە چێە؟ باشەوە هێڤی نییە؟ دلێر پێشتر لەگەڵ هێڤی قوتابی پەیمانگا بوون. قەت باوەڕی نەدەکرد کە ئەو وێنەیە هێڤی بێت. مامۆستاکان وەک نمونەیەکی جوانی ئەخلاق و ڕێز سەیریان دەکرد. دلێر کاروانی نەدەناسی، تێڵی بۆ ژمارەکە کرد، کاروان وەڵامی نەدایەوە، بۆیە تێڵی بۆ هێڤی کرد. ئەلو؟ دلێر بەڵێنیدا هاوکاری بکات لە چارەسەرکردنی کێشەکە، بۆیە بزانین سبەی چی ڕوودەدات. سڵاو. هاتی هێڤی چۆنی؟ ئەوە تا ئەیبینی کە چۆنە. باشە هێڤی بۆ هات لێ هاتووە؟ تۆ هێڤیەی جاران نی. چی بووە؟ بۆم بجێڕەوە؟ باشە گوێ بکە. ڕۆژێکیان لە پەیمانگا تەواو بووم. چوومە مۆڵێک، لەوێ دانیشتم. کوڕێکی زۆر جوان، کوڕێکی بە شەخسیات، کوڕێکی کەشخا. سەیری چاوەکانی کرد، یەکسەر عاشقی بووم. ڕقممان گۆڕیەوە. دوایەوە چووین لە دەرەوە. هێڤی شەرمی کرد ئەو ڕۆژە ڕەشەباز بکات کە چوە بۆ ماڵی کاروان و ئەویش کامێرای بەنهێنی دانابوو. تەنها وتی دوای پەیمانگا ئەو کاروانی ناسیوە، وازی لێ نەهێناوە تا عاشقی یەک بوون و کار گەیشتۆتە ئەوەی وێنە و ڤیدیۆی بکەوێتە دەستی گورگێکی وەک کاروان. لە کۆتاییدا دلێر وتی زۆر بەسیتە، ئەوە هەر هیچ نییە، بخۆت بابم دەناسی، هەزاری شیوامان چاکردیە. بابم بەرپرسێکی گەورەیە و بخۆت چاک دەیناسی، هەر بە پیاوەکانی بابم تێر شەقی دەکەم و لۆت پیاو دەکەم. زۆر سپاس دەکەم دلێر گیان. بەڕاستی شانازیت پێواکەم، هاوڕێکم سپاس دەکەم. بڵێ هەموو کەسێ باوکی تۆ ئەناسێ ئەزانی کە چەند بەدەسەڵاتە. هێوی جان، من لە بۆ پێکەنینی تۆ هەموو شتێکەکەم، قوربانت بم. ئەزانی باشە ژمارەی تەلەفۆنەکەی ئەزانی؟ 100 ژمارەی هەیە. هیچ نییە، ئەی خۆ ماڵیان پێ ئەزانی؟ بەڵێ ماڵیان ئەزانم. کچێ بێ ئەو وێنانەی تۆ هەمووی پێڕەشکەمەوە هەر بە شەق. بەڕاستی سپاس دەکەم دلێر گیان، من نازانم چۆن سپاسی تۆ بکەم. بەڵام بەمەرجێک بڵێ دلێر گیان. ئەبێ لەگەڵم بێ. یانی چۆن؟ یانی چی هێوی؟ تێم ناگەی؟ من هەر لە پەیمانگاوە عاشقی تۆ بووم، دایم بیرم لای تۆ بوو، هەمیشە خۆشم دەویستی، بەڵام تۆ ئاگات لە من نەبوو. ئەمەوێ لەگەڵم بی. من تێناگەم لە تۆ، چۆن لەگەڵت بم؟ خۆت خەشیمەکەی ئەڵێم ئەمەوێ لەگەڵم بی، لەگەڵم تێکەڵ بی. تف! داوەشێیت! دەنگ بەرز نەکەیتەوە. بێقیمەتی هیچ و پوچ. من هاتووم بۆ لای کێ؟ تۆ زۆر هیچ و پوچیت. بێڕەوشت بە نەفرەت بیت. هێوی! هێوی! ڕسمەکانی تۆ لای منیشە، ئاگادار بە. ئای خوایە، ئەو سەردەمە بۆی لێ هاتووە، هاوڕێی خۆت وات پێ بڵێ، بۆیە وەکو شێتی لێ هات. هێوی داما و بەدبەخت نەیدەزانی چی بکات و ڕوو لەکوێ بکات. زۆر بیری کردەوە، دوازار بڕیارە ڕاستەکەی دا و بزانین بڕیارە ڕاستەکە چییە. خێرە برە مەهابێ دەنجی دانیشتینە؟ سابیدی برام خێر مایە دیار لۆی باسکە. مام بەخێر بیت، بەخێر بیتەوە باوکی گیان. سەلامەت بی کچی خۆم، کوی باشی؟ سپاس مامە گیان. سەلامەت بی. باوکە ئیشێکی زۆر زەرورم پێتە. باشە کچم باشە. دیار بۆی باسکە. ماما ڕێحانم بە چاوەکانی خۆم بینی لەگەڵ کوڕێ پێکەوە سوڕانەوە، پێویستە تۆڵە لە هەردووچیان بکەمەوە. سابی لەکەیەوە ئەو شتانە لای تۆ ئاساییە؟
برا کچی تو باش دەزانی برازای بدا و عادەت و تەقالیدی مەش چاک شارەزای بەڵام دیارە لەو عادەت و تەقالیدا هاتیە دەرێ ها برا ئەم بۆ هیچ خۆتان شۆژ مەکەن ئەمەیە کچی خۆم باشتر دەناسم دەخینیتن لەوانەی برادری خۆی بیتن سابیر دیارە لەبیر چۆتەوە ئەمە چینە کچەکەیت و برازای منە شەربی لە شەرتی خوای سەلمان شۆڕکە بەدەستی خۆم بپوشە برا لە پێش ئەو کچێ و قسانە مەکە باشە هەرێ کچم گوتت ئیشم پێتە هیچ باوکێکیان من ناڕۆم سابیر گوێ بگرە ئەگەر بێت و پشتی کچەکەت بگری ئەوە لە ئەخلاقی مەدانیە جالۆ خۆت لەگەڵ کچەکەت دادەنیشی و تەمبەی دەکەی تێگەیشتی برا ئەو مشکلانە دەبی بە شوێنەی هەل بکرێ نەک بە هات و هاوار و هەڕەشە و جفوانە کەینی مۆدیل ئەو لێدان و کوشتن و بڕین و ئەوە بە هێواشی هەل دەکرێ هەموو شتێک فکری لێ بکەوە هێوی کارتەکەی باوکیشی سووتا هانایی بۆ بڕیارە خراپەکە برد. ئای خوایە گیان هێوی بۆ ئەو ڕێگایی هەڵبژارد چونکە خۆکوشتن بژاردەی کەسە بێدەسەڵاتەکانە بابزانین چی ڕوودەدات. ئای ئافرم هێوی بیری کردەوە کە خۆکوشتن تاوانێکی ئێجگار گەورەیە کە هەم دنیا و هەم قیامەتیشی لەدەست دەدات بۆیە بیری کردەوە چارەسەری کێشەکەی ئەو لە لای مامۆستا دارایە.